فڕۆکەی بێفڕۆکەوان یاخود درۆن ئەو هێزە نوێ کە تورکیا شەڕی نارەکانی پێدەکات لە کاتێکدا جیهان بە کۆرۆناوە سەرقاڵە ئەو بە سوودوەرگرتن لە ململانێ نێودەوڵەتیەکان توانا سەربازیەکانی خۆی بەهێز دەکات و پەل دەهاوێژێت بۆ فراوانکردنی هەژمونی خۆی. چیرۆکی دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان لە تورکیا درێژە و لە دوای چەند قۆناغێک لە هەوڵ و شکستێنان ئەو چەکە بەهێزە لەو وڵاتە هاتووەتە بەرهەم. ئەنقەرە نەیدەتوانی درۆن لە ئەمریکاوە هاوردە بکات بەهۆی ئەو ئابڵوقەماوە درێژەی بەسەریدا سەپێنرا بوو کە دەرەنجامی هێرشی تورکیا بۆ داگیرکردنی قوبروسی ڕۆژهەڵات بوو لە ساڵی 1975. فڕۆکەی بێفڕۆکەوان درۆن بەکارهێنانی ئاسانە و کەمترین تێچووی هەیە هەر وڵاتێک ببێتە خاوەنی بە یەکێک لە هێزە مەترسیدارەکان دادەنرێت. تا ئێستا تەنها 6 وڵات لە جیهاندا خاوەنی ئەو تەکنەلۆژیا جەنگیە پێشکەوتوون. ساڵی 1996 تورکیا 6 فڕۆکەی بێفڕۆکەوانی لە ئەمریکا کڕی بەڵام سەربازی نەبوون، تەنها بۆ بواری چاودێری و سیخوڕی بەکاردێنران. لە دوای ئەوەش لە 2006 پەنای بردە بەر ئیسرائیل بۆ بەدەستێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی جەنگی. دوای 5 ساڵیش یەکەم کاروانی درۆنەکانی بەدەست گەیشت. درۆنەکان تەنیا لەلایەن پسپۆڕی ئیسرائیلیەوە ئیشیان پێدەکرا، ئەوەش دوودڵی لای تورکەکان دروست کرد بوو بەوەی کە تەل ئەبیب بۆ بابەتی سیخوڕی بەکاری بێنێت. دواتریش ئیسرائیل بە پاساوی نۆژەنکردنەوە و چاکردنەوە درۆنەکانی کشاندەوە. ساڵی 2004 سوپای تورکیا لەگەڵ کۆمپانیای تای ڕێکەوت بۆ دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان. سەرنجام کۆمپانیا تورکیەکە دروستکردنی فڕۆکەی ئەنکای ڕاگەیاند کە بتوانێت 30,000 پێ بەرز بێتەوە، هەروەها ماوەی 24 کاتژمێر بسوڕێتەوە، بەڵام دوای 10 خولەک لە بەرزبوونەوە تێکشکە. دواتر با دروستکردنی بزوێنەری ناوخۆ و چەند چاکسازیەک ئەنکا لە ساڵی 2013 خرای خزمەتگوزاری سوپاوە، بەڵام لە ئاستی خواستی حکومەتی تورکیادا نەبوو بەهۆی ئەوەی تەنیا بۆ چاودێری بەکاردێنرا و جەنگی نەبوو. ساڵی 2015 تورکیا توانی فڕۆکەی بەیرەقدار 2 بە سەرکەوتویی تاقی بکاتەوە و ئامانجەکەی بپێکێت. ئەوەش بە لێهاتووی سەلجوق بەیرەقدار بەدەستهێنا کە سەر بە خێزانی خاوەنی کۆمپانیای بەیرەقدار ماکینایە. لە هەمان ساڵیشدا ئەو گەنجە بووە زاوای ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا باوسەرگیریکردن لەگەڵ کچێکی بە ناوی سومەیە. بەیرەقدار 2 توانی لە دووری 8 و بەرزی 4 کیلۆمەترەوە ئامانجەکانی بپێکێت. دواتر برەوی پێدرا و توانی 7.3 کیلۆمەتر بەرز بێتەوە لەگەڵ سوڕانەوەی بۆ ماوەی 24 کاتژمێر. هەروەها توانای هەڵگرتنی 55 کیلۆگرامی هەیە. لە مانگی حوزەیرانی 2019 بەیرەقدار ژمارەی پێوانەیی شکاند لە سوڕانەوە بە ئاسماندا، دوای ئەوەی لە ماوەی 4 ساڵدا 100,000 کاتژمێر سوڕایە و بەهۆی چاودێریکردنی کەناراوەکانی دەریای ئیجە و ناوەڕاست تورکیا چەند گرژێکی لەگەڵ یۆنان و قوبروس بۆ دروست بوو. لە پاش ئەو سەرکەوتنەی بەیرەقدار تورکیا توانی لە ساڵی 2007 تا 2019 ژمارەیان لە 32 درۆنەوە بکات بە 94. هەروەها 12 درۆنی بە حکومەتی تەبایی نیشتیمانی لیبیا فرۆشت کە هۆکار بوو بۆ تێکشکاندنی هێزەکانی سەر بە خەلیفە حەفتەر. لە دوای 2019 تورکیا هەنگاوێکی گەورەی دیکەی هەڵگرت لە بەرەو پێشبردننی فڕۆکەی بێفڕۆکەوان بە دروستکردنینەوەی سێم کە چەند فڕۆکەیەکی جیاوازە. یەکێک لەوانە ئاکنجی کە لە توانایدا 15 کیلۆمەتر بەرز بێتەوە، هەروەها لە توانایدا لە 450 بۆ 900 کیلۆگرام هەڵبگرێت و موشەکی کروزی لێ ببەسرێت، هەروەها لە توانایدا لە دووری 600 کیلۆمەترەوە ئامانج بپێکێت کە سیستمی پەیوەندی ئاسمانی پێوەیە و بە مانگی دەستکردەوە پەیوەست دەکرێت. هەروەها چەندین سیستمی تایبەتی با جەنگی ئەلکترۆنی لە خۆ گرتووە و بڕیارە تا ساڵی 2022 36 دانەی لێ دروست بکات. تورکیا دەیەوێت ئەم فڕۆکە نوێ لە شوێنی F-16 ئەمریکی بخرێتە بەردەست سوپای وڵاتەکەی.